ئێمە پرۆژەمان داوە بە پارتی کاتی خۆی پارتی وەڵامی ئێمەی نەداوەتەوە وەکو چۆن پرۆژەماندا بە گۆڕان لە هەمان کاتە پرۆژەشمان داوە بە پارتی بەشێکی زۆری گفتوگۆکانی ئێمە کە هەر ئەم دانیشتە نابێت لەگەڵ هەواڵانی پارتی ناوڕۆکەکەی هەمان ئەو پرۆژەیە کە ئێمە داومانە بە هەواڵانی پارتی دیارە دەستپێشکەرەکەی جەنابی کاک مەسعودیش لە دوای کەڵەکەبوونی هەموو کێشەکان یا پەنگ خواردنی هەموو کێشەکان ڕێگایەکی یا دەرگایەکی کردوێتەوە بۆی گفتوگۆ بکەین ئێمە ئەو دەستپێشکەریەمان لژنەیەکی ڕاوێژکاریمان هەبوو لەگەڵ هەندێک ئەندامی سەرکردایەتی لژنەیەکمان داناوە دراسەیان کردووە هەموو ئەم کێشانەیان دراسە کردووە ڕاپۆرتێکیان ئامادە کردو بۆ ئێمە بۆی لەم کۆبوونەوەی دووشەمە و کۆبوونەکانی تر ئێمە هەڵوێستی ئێمەیەکی نیشتیمانی کوردستان لە گفتوگۆکانە کە ئومێدەوارین گفتوگۆی ئیجابی و بەرەو چارەسەر بڕوە چۆ استفادە لەو بۆچوونانە سێ کێشەمان هەیە کێشەی یەکی سەرۆکایەتی هەرێمە کێشەی دووهی سەرۆکایەتی پەرلەمانە کێشەی سێهی سیستەمی حکومڕانیە لە کوردستان من پێم وابێ ئەم سێ کێشەیە بە یەکەوە بەسراوە ناتوانین لە یەکی جیاکەینەوە و هەر حزبێکی سیاسی بێوێ کێشە سیاسیەکانی کوردستان چارەسەرکە ئەبێ دیدێکی واقعی هەبێ بۆ چۆنەتی چارەسەرکردنی هەر سێ کێشەکە بەڕێی من پێش ئەوەی لایەک قەرار بدە گۆڕان دێتە ناو حکوومەت یان نایەتە حکوومەت گۆڕان خۆیەتی قەرارەدا کە چۆن تەعاملی واقعیتر لەگەڵ حکوومەت و لەگەڵ پەرلەمان ئەکا